ناحیە خانکێل سنوورێ پارێزگەها دهۆک نزیکی ساڵێکە خانکەی بووە نەحنە لێتان هاژیش ڕووی هەبوونا فەرمانگەهێن حکومی و خزمەت گوزاریاوە خانکەی وەکی گوندەکەیت ئێتە دیتن ئەڤال گۆرگوتنا خەڵکی خانکێ ڕاستیش خزمەتگوزاریە مەدگێ من وەکو وەریتی ئەف جۆیگە و گەلک بێسەروبەرن ئەم داخوازش شاراوانیە خانکێت کە دیساش مدیر نەحەیە خانکێ بوومە حلە گلڤان جۆکا بکەن و خزمەتگوزاریە خانکێ زێدە بکەن ینی خەڵکی خانگێ پێدوی چەندین پرۆژانە ڕێگەوبان پارکەگە تایبەت خەڵک تێدا ڕوونێت سەر و سیمای خانگێ ینی دیارن وەک گوندا نەوەک ناحی ڕێڤەبەرێ نەحیا خانکەیژیت بێژت ئەم بەتر پێدوی پشتەوانیدا داکوبکارین بەتر خزمەتا خەڵکی بکەین ئەم وەکو ناحی جار بێتوی بە ئاواهەیەکینە سەر ئەمرێ جەنابی پارێزگار پارچە عەردیهاتیە دەستی شاکردن و وەکو مجەمەعیدارێکی باش بێتە ئاواکردن و هەمی دام و دەستگەین خانکێ بێنەڤەکردن ئەم هەمی هەورە لێ دەرێ هەف کۆم ببن و بکارن پتر خزمەتە خەڵکی خۆ بکەن. کۆمەلگا خانکێت کەفتە سنوورێ قەزا سمێلی و بتش 20,000 کەسا لێ دژین زێدەبەری هەبوونا بتش 5,000 ئەوەرە خەڵکی خانکێ داخوازیە پتر خزمەت گوزاریە دەکەن و دەبێژن پیسیا جۆک و کۆلانی نوان دێوان تووشی نەخۆش شاکات شروع خضر کوردستان نیوز ناحیە خانکێ